بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە سەرم پرسا بەڕێز زێدان برادۆستی ئەنجامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان میوانمە. بەڕێز زێدان برادۆستی بەخێر بن. خۆش بسپاس. بەسەرم گرفتەی کە ئەمە دوو جارە ساڵی ڕابردوو بووە سەرجارێکی دیکە سەری هەڵداوەتەوە دەمێت لەوە دەست پێ بکەم کۆبنەوەی سبەی پەرلەمانی کوردستان پرۆژەی یاسایەکی تیا سەبارەت بە پەروەردە و فێرکردن ئەمە چییە؟ بەڵێ کۆبنەوەی سبەی پەرلەمانی کوردستان چەند پرۆژەیەکی گرنگ لە خۆی دەگرێت، بەڵام ئەوەی لە هەرە پێشینەیانە دەنگدانە لەسەر پرۆژەی پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان دوای ئەوەی لە ماوەکانی ڕابردوو بە چەند کۆبنەوەیکی تایبەتدا خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە سەرجەم بڕگە و مادەکان تێبینی سەرنج و تێبینی سەرجەم ئەندامان وەرگیرە. بەیانی خوێندنەوەی سێهەمە کە خوێندنەوەی دەنگدانە سەرجەم تێبینیەکان دەخرێنە ڕوو کامەی تێبینی دەنجی پێویستی هێناوە لە کۆتاییشدا کۆی مادەکە کە دەنجی پێویستی هێنا دەکەوێتە بەرکار و لە هەرێمی کوردستاندا لە ماوەیەکی دیاریکراودا کاری پێ دەکرێت. بەڵێ ئەم گرفتەی قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان و داواکردنی دەرماڵە بۆ چارەسەر نابێت؟ بەڵێ ئەم گرفتانەی کە ئەمڕۆ و پێشترێش کە ڕووی داوە لە زانکۆکانی هەرێمی کوردستان و بە تایبەت لە زانکۆی سلێمانی ئەمڕۆ ئێمە لە لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا هەموو کاتێک پاڵپشتی خوێندکاران و قوتابیان بووینە لە هەرێمی کوردستان و داواکارەکانی ئەوانیش پێشتر ئێمە کارمان لەسەر کردەوە و گەیاندومانەتە شوێنی مەبەست لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بێ یاخود لە وەزارەتی خوێندنی باڵا خوێندنی باڵای هەرێمی کوردستان بێت. بەڵام هەموو کات ئێمە لەگەڵ ئەوەینە کە خۆپیشاندانی یان داواکردنی مافەڕەوایەکان بە شێوەیەکی مەدەنی و شارستانێتی بێ و لایەنە ئەمنیەکانیش ڕەچاوی دۆخی قوتابیان بکەن بۆ پاراستنی گیانیان و بە شێوەیەکی مەدەنیانە ئەوانش بیان پارێزن. ئەمەی ئەمڕۆ داوا دەکرێت قوتابیان داوای دەرماڵە دەکەن لەگەڵ پێداویستەکانی بەشە ناوخۆیەکان. ئێمە وێ ڕایەوەی کە پشتگیرێکی تەواوی داواکردن مافی خۆیان نییە؟ بەڵێ ئێمە وێ ڕایەوەی کە پشتگیرێکی تەواویان دەکەین لەسەر هێڵش بووینە ئەوەی کە ئێستا بەردەستمانەوە زانیاری تەواویشمان هەیە. وەزارەتی خوێندنی باڵا بە داواکاریی ڕەوا لە مانگی ڕابردوو بە 6 خاڵ داوای لە ئەنجومەنی وەزیران کردووە کە خاڵی ئەساسی تێدا داواکردنی دەرماڵەی پار ساڵی ڕابردووە کە لە ساڵی 2021 بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت ڕەزامەندیدا بە دابینکردنی 7 ملیار و نیو بۆ دەرماڵە و پێداویستەکانی بەشە ناوخۆیەکان کە ئەم ساڵیش دووبارە بکرێتەوە لەسەر جەنابیان ڕەزامەندی بفەرمووی. ئەنجومەنی وەزیرانیش ئاراستی وەزارەتی دارایی کردووە کە بەپێی پێویست و بەکاری پەلەی لەسەر بکرێت بۆ ئەوەی کێشەوەگرفتی قوتابیان لە ڕووی دەرماڵە و پێداویستەکانی بەشە ناوخۆیەکان چارەسەر بکرێت. دەتوانین بڵێن هیوایەکەیە کە و پارەی خەرج بکرێت؟ بەڵێ هیوایەکەیە و پێشتریش کە جەنابی سەرۆکی حکوومەت ڕەزامەندی لەسەردا بوو لەسەر پێشنیار و ئاراستی خۆیان بوو لە سەرەتادا. بەڵام ئێستا وەزارەتی خوێندنی باڵا داوای دووپاتکردنەوە و دووبارەکردنەوەی بۆ ئەم ساڵ دەکات کە بڕیاری شوایە لە مانگی نۆوە بۆیان هەژمار بکرێت و بۆیان خەرج بکرێت. بەڵێ بەس لەوە کرد کە خۆپیشاندانی مەدەنیانە بێگومان ڕەنگە ئەمانیش ڕوبەڕووی فشار بووبوونەوە، بەڵام ئەمانیش بێگومان ڕەنگە لە گرتنی ئەو ڕێگایە گرفتیان بە وڵاتیان دروست کردبێ بۆ ئەم گرژی و ئاڵۆزی لێ دروست بووە کە بێ هەردوو لا بێگومان پابندی پاراستنی ژیانی هاوڵاتی بن ڕەنگە لێش گرفت بە وڵاتی دروست بێت. ئەم گرفتە بە ئیشەڵا چارەسەر بکرێت کە وەک باست کرد حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی بۆ دات لە بارەی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکان ئەمساڵ پرۆسەکە چۆن ڕۆژ بە ڕایەوە؟ بەڵێ پێشەوەی دەست بە پرۆسی وەرگرتنی ئەم ساڵ بکەین هەر ئەمڕۆ بەڕاستیمێکی تری تایبەت هەبوو بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار سیروان بارزانی و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەنستیتویەکی گرنگ لە هەرێمی کوردستاندا دەست بەکار بوو کە ئەنستیتویەتی داهێنان و نوێکاریە لە هەرێمی کوردستان کە پاڵپشتی تەواوی ئەو کەسانە دەکات کە بیرۆکەیەکی گونجاو و بیرۆکیەکی پێویستیان هەیە داهێنان بکەوە بەڕێز سەرۆکی حکوومەت خۆی سەرۆکی ئەم بۆردەیە. ئەمە کارێکی زۆر گرنگەوە دەگونجێ لەگەڵ پرۆسی خوێندنی باڵا کە ئەوانەی کە ئارەزویان هەیە لە خوێندنی باڵاوە خاوەنی بیرۆکەن لە هەموو بوارە جیاوازەکاندا لەوێ سوودی تێدا ببینن. سەبارەت بە وەرگرتنی قوتابیان بۆ ئەم ساڵی خوێندن یەکێک لە دەتوانین بڵێن خەلە ڕئیسەکان کە لە هەرێمی کوردستاندا ئێستا لە زانکۆ پەیمانگە حکوومیەکان کە 570 بەشمان هەیە بەداخەوە تاکو ئێستا کە ئەم لە حەزەی ئێمە تێداین 165 بەشی زانستی نەیتوانی وەرژماری پێوانی قوتابی گونجاو وەربکرێت بۆی بەردەوام بێت لە پرۆسی خوێندن. بەپێی ئەو سیستەمی کە هەیە لە خوێندنی باڵا دەبێت 15 قوتابی بێت. ئەگەر قوتابێک دوو قوتابیش کەمتر بێت دەتوانن بەردەوام بێت، بەڵام تا ئێستا زیاتر لە 165 بەش ڕێژەی 5 قوتابی کەمتری وەرگرتووە. واتە لە 125 بەشەکانی وەزارەتی خوێندنی باڵا لە ئێستادا لە کار دەکەون بۆ ساڵی ئێستای خوێندن 2022-23
بۆیە هەفتەی ڕابردووە چەند ڕۆژی پێشتریش وەزارەتی خوێندنی باڵا شێوەی ڕاستەوخۆی فۆرمی دابش کردو بۆی قوتابیانی تر بێن بەشداری بکەن و فۆرم پڕ بکەنەوە تاکوی ئێستا ڕانەگەیاندراوە و بەپێی ئەو سیستەمەی لە خوێندنی باڵاش دەکرێتن کە پێی دەوترێت بۆلۆنیا سیستەم دەبێت لە 2012 تاقیکردنەوەی کۆرسی یەکەم ئەنجام بدرێت ئەمانە یەکێک لەو گرفتارانە کە پێشتر وەزارەتی خوێندنی باڵا کاری لەسەر ئەوە کردووە بازاڕی کار و هەلی کار بۆ ئەو بەشانە بێت کە زیاتر کاری ڕۆژانیان بەدەست دەکەوێت باست کرد گرفتەکان چیە دڵخوازی خوێندکارانی بازاڕی کاریان بەگشتی لە وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەتیش زۆر تەرکیزی لەسەر ئەوەیە کە هەلی کار بۆ دەرچوانی زانکۆکان بدۆزێتەوە واتە ئاراستەیەک بڵاو بۆیتەوە کە ئێمە تەنها ئەو بەشانە گرنگی پێدەدەین کە دەتوانن هەلی کاری خۆیان هەبێت بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەین دەبێ یەکسانی هەبێت لە نێوان بەشەکانی کە هەلی کاریان هەیە و ئەو بەشانش کە زانستین لە هەموو جیهاندا بەشە زانستیەکان بەردەوامن لە پرۆسی خوێندن ئەمڕۆ کە بۆ نمونە بەشی کاری کۆمەڵایەتی لە زانکۆی سەلاحەدین کە پەیوەندیان پێوە کردوین ناتوانن بەردەوام بن لەسەر پرۆسی خوێندن و چەند بەشێکی تر لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەم کارانەوا دەکە کە بەشە زانستیەکان تۆزێک تەهمیش بکرێن و زیاتر گرنگی بۆ بەشانە بدرێت کە ئارەزووی هەلی کار دەبێت بۆیە ئێمە پێویستە ئار لەسەر هەردوو ئاڕاستە بە یەکسانی کار بکرێن لایەنە زانستیەکە دەبێت لە پێشەوە بێت دواتر دەبێت لەسەر هەلی کار و بازاڕی کاریش بکەین و لە دوای ئەوانەش دەبێت زیاتر گرنگی بە پیشەیی بدرێت و زانکۆی پیشەیش بکرێتەوە لە هەرێمی کوردستان پرسیاری دیکە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم گرفتی خوێندکاران لە بەشە ناوخۆیەکان پێداویستیەکانیان زیاتر چی بووە چی کراوە بۆ چارەسەری ئێمە بەڵێ گرفتی چارەسەرکردنی پێداویستەکانی بەشە ناوخۆیەکان پابندە بوو پارەی کە دابش دەکرێت بۆ دەرماڵە لەگەڵ ئەوەدا چارەسەر دەکرێت کە پێداویستەکانی ڕۆژانەی بەشە ناوخۆیەکانە بەتایبەت لە وەرزی زستان دابینکردنی سۆپا و گەرمکەرەوەیە کە بۆ وەرزی زستان ئەو پێداویستانەی کە پێویستن دەبێت دابین بکرێت بۆی قوتابیان بتوانن لە شوێنێکی گونجاودا بمێننەوە و بەردەوامی بە پرۆسی خوێندنی خۆشیان بدەن لە کاتی بوونی واجبی ڕۆژانەیاندا بەڵێ بەڕێزێدان برادۆستی ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستان لە ستودیۆمیان بوویت سپاس بامەدەبوون تامەخێرات بەڕێز